بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. الحمد لله حق حمده والصلاة والسلام على أشرف خير خلقه محمد وعلى آله وأصحابه أجمعين. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. اللهم آت أنفسنا تقواها وزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها. اللهم إننا نعوذ بك من علم لا ينفع ومن قلب لا يخشع ومن نفس لا تشبع ومن دعوة لا يستجاب لها ويرد. بەڕێزان خۆشەویستان، خۆشحاڵم لە زنجیرەی 28مین لەو زنجیرەی لە زنجیرەکانی هاوسەرگیری هەنگاو بە هەنگاو بە خزمەت ئێوەی بەڕێز دەگەمەوە. لەو زنجیرانەی پێشوو باسمان کرد بە تایبەت لەو چەند زنجیرەی پێشوو کەوا سەبارەت بە نوشوزی ئافرەت بەرامبەر بە پیاو. کاتێک کە ئافرەت ناشیزە دەبی لاملی و عینادی دەکا لە گوێڕایەلی و حەمدی پیاو دەردەچی ئەو ئافرەتەی کەوا خۆ بە زلزانیەک لە دڵی دروست دەبیتن ناتە ژێرباری پیاوەکەی. باسمان کرد بە سێ قۆناغ پێویستە پیاو چارەسەری ئەو دەردە کوشندەیە بکاتن. لە ئاەتێشتر خوای گەورە باسی ئەو حالەتەمان لۆ دەکە ئەدی ئەگەر پیاو تووشی نوشوز بوو، ئەگەر پیاو ناشیز بوو، ئەگەر پیاو خێزانەکەی خۆی ئیهمال کرد، ئەگەر پیاو لە سنووری خۆی بەزاند وازی یعنی خێزانەکەی خۆی ئیهمال و فەرامۆش کرد، ئایا ئەو چی لە بۆ هەیە؟ خوای گەورە سوبحانەهو وتەعالا عادیلە. کاتێک کە باسی مافی ئافرەت دەکا بە هەمان شێوەش باسی کاتێک کە باسی مافی پیاو دەکا باسی مافی ئافرەتیش دەکاتن. خوای گەورە دەفەرمێ لە قورئانی پیرۆز لە سوورەتی نیسا وئین امرأة خافت من بعلها نشوزا أو إعراضا. خوای گەورە دەفەرمێ وئین امرأة هەر ئافرەتێک خافت من بعلها کوو لە ئاەتی پێشی لە دەربارەی نوشوزی ئافرەت فەرمووی تەخافون ئەو پیاوانەی مەترسیان هەیە خێزانەکانیان ناشیزە بن. لێرەش بە هەمان شێوە ئەو ئافرەتەی کەوا خافت مەترسی هەیە دەترسێ لەوەی کەوا پیاوەکەی من بعلها لە مێردەکەی کە ئەو پیاوە نوشوزن نوشوزی بەرامبەر بکە، واتە مافەکانی پێ نەدا، واتە لاملی و عینادی بکە بەرامبەر بە خێزانەکەی، یان ئەو پیاوەکەوە ژن و مێردایەتی لەگەر خێزانەکەی نەکە، ئەو ئیعراضە یان پشت بکە لە خێزانەکەی. فلا جناح عليهما أن يصلحا بينهما صلحا. بەڕاستی چی تێدا نییە، ئاساییە ئەو پیاوە لەگەر ئەو ژنەی بەیەکەوە سڵحەک بکەن، بەیەکەوە ڕێک بکەون لەسەر ئەوەی کە بتانن ژیانی ئاسایی و ژیانی سروشتی طەبیعی خۆیان بگەڕێتەوە بۆ ئەو هاوسەرانەی کەوا لەگەڵ یەکن. لێرەدا ئەوەی کە پێویستە ئاماژەی پێ بکەم، ئایا پیاو چۆن نوشوز دەکات؟ یعنی ئەو دیاردە و ڕواڵەتانەی کە پێویستە ئافرەت هەستی پێ بکە کە علامات و نیشانەی دەرچوون و سنوور بەزاندنی پیاوە بەرامبەر بە خێزانەکە بەرامبەر بە ژنەکەی چییە؟ یەکەمی شت یەک لەو هۆکارانە ئەوەیە ئیغضاب الزەوجەتی بئەسباب تافهة. یعنی ژنەکەی تووڕە دەکە قەد وە ناکە، یعنی خێزانەکەی ڕازی بکە، دائیمەن تووڕ عەکسیوی دەجوولێتەوە، شتێکی دەڵێ کە خێزانەکەی دڵی پێتۆن دەبیتن، یعنی بە چاوکی سووک سەیری دەکا، ئەوە علاماتە ئافرەت کە هەستی بەوەی کرد باشە و پیاوە لۆی لێ هاتیە، پێشتر وان نەبوو، دائیمەن دەویست ئەمە ڕازی بکە، بەڵام ئێستا بە پێچەوانەوە خۆی تووڕە دەکات، دەنجی بەرز دەکاتەوە، ئەوە علاماتی نوشوزی پیاوە. خاڵی دووەم التعدي عليها بالسب، دەستدرێژی دەکات لەسەر خێزانەکەی بەچی؟ بەوەی جوێنی پێدەدا، ئیهانەی دەکا، قسەی ناخۆشی پێ دەڵێ، ئەوەش نوشوزە. ئەوە بەڕاستی پێشێلکردنی مافی ئەو ئافرەتەیە. ئەو ئافرەتە کە ئەوەی هەست پێکرد لە پیاوەکەی دەبی ستۆپەک بکە، دەبی هەز بەخۆی بکە، ئەو پیاوە بەڕاستی گۆڕانی بەسەداتیە. هەندێک ئافرەتێ زۆر جاری وایە، یعنی سوبحان الله هەر بێدەنگ دەبی، هەر بێدەنگ دەبی، ئەوجا
مەشاکیلی ڕۆژ و هەفتە و ساڵ و مان کۆ دەبتەوە هەر هەمووی ئاخیری کارەساتێکی زۆر گەورەی لێ دەقەومێ. خاڵیشتر یان دیاردەیەشتر لەو دیاردانەیکەوە علامات و نیشانەی نوشوزی پیاوە تەرک المەنزل لفتراتی طەویلە، ئەوەیە پیاو ماڵ بەجی بێنی، دوژمنی ببتە ماڵی خۆی نێتەوە ماڵێ. مەسەلەن پیاو هەیە سبەینێ دەڕوا تا ئێوارێ، ئێقەی ناگە بە ئیش دەرچی، دوکاندارە، سایەقە، مۆزەفە، بەڵام معنای نییە کابرا سعات 8 دەوامە هەتە سعات 4 ئەو هەتە سعات 12 شەوێنێتەوە، یان بەردەوام شەوان بچی لە دۆمینە و لە کۆنکان و لە نازامچی و لەو جیانە بەسەر بەیان بستە کافتریا و ئەو شوێنانە. ئەوە بەڕاستی ئەو پیاوە کە ڕووی لە ماڵ نەکرد یان شەوان نێتەوە بەبێ هیچ عوزرێک بەبێ هیچ سەفەرێک، بەڕاستی ئەوەش علاماتەکە ئافرەتکە هەستی پێکرد دەبی گلەیی خۆی بگەینتە ئەو کەسانی کەوە کار بەدەستن، مەسەلەن بابیتی، خەزوریتی، شوبرایەکیتی، ئەگەر نەحاکمە لەوەی کەوە چارەسەری ئەو دیاردا خراپی پیاوەکەی بکاتن. یەکێشتر لە هۆکارەکان لە نیشانەکان التهديد المستمر بالطلاق، ئەوەیە پیاو بەردەوام هەڕەشە لە خێزانەکەی بکە تەلاقت دەدەم. بەڕاستی کەلیمەی تەلاق کەلیمەی زۆر گەورەیە، لۆی ئەگەر کەسێک شەهامەتی هەبی، ئەگەر کەسێک بەڕاستی موسڵمان بی نابی کەلیمەی تەلاق بێتە سەرزاری. کەلیمەی تەلاق ئاخر عیلاجە، پیاو کە ئەو کەلیمەی هاتە سەرزار ئەوە بەڕاستی زەنگێکی مەترسیدارە، ئەو ئافتە دەجێ هەز بکە کاکە لۆ تەلاقت دەدەیت. لەبەرچی باسی تەلاق دەکەی؟ لۆی هەر پیاوەک باسی تەلاقی کرد ئەوە بەڕاستی علاماتی نوشوزە، دەبی ئەو ئافتە هەز پێ بکە. بەڕاستی ئەو پیاوە گەیشتە ئەوەی کەوا لە سنووری خۆی دەرچووە. یەکێشتر لەو هۆکارانە گاڵتە و سوکایەتی پێکردن بەچی؟ بە خودی ئافرەتەکە، یان بە ماڵە بابی، بە برای، بە خوشتی وانیا، یان بەو عورف و عادەتەی هەیەم بووە. هەندێک پیاوەیە هەر دەستی و دادەنیشی بابە دوا داکت بابە خەسوور واللهی وەکو داک و بابی خۆتە. عەرەب دەڵێ الآباء ثلاثة، سێ جۆرە باب هەن، یعنی ڕێزیان وەکو بابە. ئەبون وەلەدەک، ئەو داک و بابەی لێیان بە وەلەد بووی، داک و بابی حەقیقی خۆت. و ئەبون زەوەجەک، ئەو داک و بابەی کەوا کچی خۆیان دایتە تو، ئەتو بێ کوڕی ئەو ماڵی، نابی سوکایەتی بەو عائیلەی بکەیت. ئەوانە ماڵی خاروانی منداڵەکانتن، ماڵی خەزوورانتن، خزم و کەسی توونە، وەکو ڕیخەڵۆک تێکەری یەکتر بوونا. کو دەبێت سوکایەتی بە ماڵە خەزوورانی خۆت بکەیت بە خەسوور بە خەزوورت بەوانە. لۆیە بەڕاستی ئەگەر هات پیاوەکە بەردەوام ئەو سیفەتە خراپی لێ بەدەرکەت ئافرەت دەبی هەز بکە بزانی ئەوە بەڕاستی علامەتی نوشوزە. یەکێشتر لەوانە ئیهمالکردنی ماڵ و منداڵ، ئیهمالکردنی خێزان ماڵ و منداڵ. مەسەلەن مەسرەفیان ناکە، مەسەلەن خانیان لەو بەکرێ ناگری، مەسەلەن ئەو ئافتە پێویستی بە هەندێک جلو بەرگە لۆیان ناکە، منداڵەکان ناگوزورت. بەڕاستی ئەوەش یعنی مافی ئافرەتە، حەقی سوکنا، حەقی نەفەقە، ئەوەش دەوعەکە لە نوشوزی پیاو. یەکێشتر لەوانە پیاو بەبێ هیچ عوزرێکی شەرعی مافی ئافرەت نەدا، حەقی خێزانەکەی خۆی نەدا. ئەو تا حەق دەبتە دوو جۆر، مادی و معنەوی. چون لە ڕووی ئەوەی گرنگی بە خۆی بدا، خۆی خاوێن و باوێن بکاتەوە، بۆن خۆش بکە، جلو بەرجی جوان لەبەر بکە، مەسەلەن حەقی سەرجەیی خێزانەکەی بدا، یاخود مەسائیلی مادی کە شتێک پێویستی ناو ماڵە دەبی بەڕاستی ئەو پیاوە جێبەجێ بکە. ئەوانەی کە باسمان کرد خوشکانی بەڕێز، برایانی بەڕێز، ئەوە علامات و نیشانەن کەوا ئەو پیاوە سنووری خۆی بەزاندووە، پێویستە ئافرەت هەز بکە. تەمان لێرەدا کو چارەسەری بکەین. یەکەمین خاڵ ئافرەتی عاقڵ هۆشیار دەبی هەنگاوی یەکەم نەکاتە گارەگار، دنیای لە خۆی تێنەگەینی، مەحاولە دەکات لە گەریدا دەنیشی پیاوەکە. هەز دەکەم ئەتوو گۆڕانکاریەکەت بەسەر داهاتیە، پێشتر وانە بووی، پێشتر قسەت زۆر خۆش بوو، ئێستا خۆم لێ تووڕە دەکەی، ئێستا قسەم پێ دەرەی، ئێستا وەکو پێویست مەسرفمان ناکەی. بەڕاستی هەز دەکەم ئەو گۆڕانکاری هەیە. ئەگەر شتەکە هەتە دەستبارت بگرم، بزانم خەمەکت هەیە، دڵتوندیەکت هەیە، مشکلەکت لە دەرێ هەیە، ئێمەش نوێدی یەکتری با بەیەکەوە هاوکاری یەکتر بی. من هاوکاریت دەکەم،
يعني ئافرەتی عاقڵ وشیار دێ لە دوو هۆکارەکەی دەگەڕێ. ئەگەر پیاوەکە گوتی وەڵڵای فرانە مشکلەم هەیە، ئەو ئافرەتە دەبی زۆر بە ژیرانە، زۆر بە عاقڵ ڕێگایەکی جوان لەوە پیاوەکەی بیتەوە. تەماشا بکە لە کاتێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە لە غاری حیڕا دەگەڕێتەوە، طبعا ترسێکی زۆر لە پێغەمبەری خوا نیشتیە، حتى پێغەمبەری خوا دەفەرمێ ئەی خاتو خەدیجە لەقەد خەشیت على نفسي، والله ترسەکە هەندە گەورە بوو، هەندە زۆر بوو، لە خۆم ترسام ڕوحم دەرچی بمرم، يعني لە خۆم ترسام تەواو بمرم، جارشکە من نەتوانم لە ژیاندا بژیم، هەندە ترسێکی گەورە بوو. طبعا پێغەمبەری خوا کە دێتەوە ڕەنجی گۆڕایە، هەموو قەلبی دەلەرزی، تاولەرزیەکە گرتێ لەگە ترسەکەی. لۆیە کە دێتەوە ماڵی داوا لە خاتو خەدیجە دەکا زەمیلونی زەمیلونی، ئەی خاتو خەدیجە دام پۆشە، جێگا و بارینگانێکی تاکە پێدادا، لەبەرەوەی هەموو قەلبم لەرزە، زۆر ترسم هەیە. خاتو خەدیجە کاتێکەوە ئەو مووقیفەی پێغەمبەری خوا دەبینی صلى الله عليه وسلم کە پێغەمبەری خوا ورد ورد لۆی دەجێڕتەوە، پیاو بەڕاستی هەندێک شتەیە دەبی لە بۆ خێزانی خۆی باز بکە. هەندێک پیاوی زۆر عیناد و لاملە، بڕۆ هیچ نییە، حەقتا پێدا نەبی، ئەمن مشکلەی خۆمی خۆمە، کاکە نابی، زۆر غەڵەتە. لۆیە برای بەڕێزم عیب نییە لەگەر خێ وەڵای ئافرەت ئەو بینەی هەندێک مەشاکلی مەیە، لۆ دەچی زۆر لەسەر مێشکمە، زەختەکی زۆر لەسەر مێشکمە، ئەمن گردنم ئازاکە، لۆیە ڕەنگە یان نەسر ئەو بینەی قەردێکی زۆرم کەتە سەری، یان ئەو بێ مەعاشیە، ئەو بێ موچەیە، ئەو وەزعی کە هەیە قیتێک مساعدە بکەن ئەنگۆشت هەتاکو وەزعەکە قسێک باش دەبی، ڕێگە چارێک دەبینینەوە. یەک کەوسەر ئافرەتەکە دەزانی هۆکارەکەی چییە. لۆیە خاتو خەدیجە بەنەوعەک پشتیوانی پێغەمبەر دەکا صلی الله عليه وسلم، دڵی پێغەمبەر دەداتەوە، دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا هاتوو کەسێکی قەت تۆکت نەدایە، قەت خوای گەورە شەرمەزارت ناکە، لەبەر چی؟ لەبەرەوەی تو سەردانی خەڵکی دەکەی، باری قورسی خەڵکی هەردەگری، یارمەتی خەڵکی دەدەی، ئەتوو کەسێکی لە کاتی بەڵاو موسیبەت دڵی خەڵکی و دڵنەوایی خەڵکی دەکەی، والله لا يخزيك الله، سوێن بەخوا هەرگیز خوا ئەتوو سوک و ڕسوا و شەرمەزار ناکە. ئەو مووقیفە. لۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکەوسەر هیمەتی دێتەوە، ئافرەت دەبی ئاوا ورەی پیاوی بەرزکاتەوە، پیاویش دەبێ لەگەڵ خێزانەکەی کۆنتاچی هەبی، دەبی تێکەڵبی. لۆیە خوای گەورە چ دەفەرمێ؟ فلا جناح عليهما أن يصلحا بينهما صلحا، گوناحیان ناگاتێ ئەگە ئەو ژن و پیاو بەیەکەوە دابنیشن بگەنە ڕێگا چارەیەک، بزانی ئەو پیاوە لۆ وایە، وانیا ئەو جە ئافرەتەکە هاوکاری بکە، سڵحەک لە بەینیان بکەن. مەسەڵەن لۆ نمونە پیاوەکە دەڵێ وەڵاهی ئەی ئافرەت ئەمن مانگانی پێشی 500,000 دەدات و لۆ مەسرفی ماڵێ، بەڵام وەڵاهی ئێستا لە دەستم نییە. ئافرەتەکە دەی پیاوەکە چقەیدە 300,000 مام دێ بەڵسا کورە 200 مان بدێ، ئەمن دەستی پێوە دەگرم، وەکو پێشان مەسرفی ماڵی ناکەم، کەمتری دەکەمەوە. ئەهەم بزانە زانایان دەڵێن الاقتصاد نصف المعيشة. اقتصاد تێ دەزانن؟ اقتصاد خوای گەورە قاعیدەی لە بۆ ئێمە دانایە کە باسی عیباد الرحمن دەکات، دەفەرموێ والذين إذا أنفقوا لم يسرفوا، ئەوانن کاتێک کە ماڵ خەرز دەکەن ئیسراف ناکەن، ولم يقتروا والرەزیلیش ناکەن تون دەستی خۆیان بگرن، وكان بين ذلك قواما، لەو نێوەندەدا مام ناوەندن. معنی چییە؟ یعنی کەسانی اقتصادین بە اقتصاد بەجێرەی پێویست ماڵەکانی سەرف دەکەن، ئەوە پێی دەوترێت علمی اقتصاد. ئێستا کۆلێژی سەر بەخۆ هەیە، کۆلێژی سەر بەخۆیە، کولیەی ئیدارە و اقتصاد. یاین تەماشا بکە سبحان الله چەندی بە ئافرەتێکی خاتون، ئافرەتێکی خانەدان تەماشای بەرچی پیاوەکەی دەکات. مانگانی پێشی مەعاش باش بووە، ئێستا لێک گیرایتەوە حسابی پیاوی خۆی دەکاتە. ئەو خاڵە زۆر مهمە. لۆیە ئەن یوسلیحا بەینەهما صلحا، ژن و پیاوەکە پێک دێن صلح دەکەن، لەو نەفەقەی لەسەری پێشتر هەبووە کەمی دەکاتەوە پیاوەکە، یان خانیەکە کرێ 600,000 ئێستا پێیان نادرێ، پێشتر وەزی درێ پیاوەکە چقەی خانیەکە بگرە با کری کەمتر بی،
ئەوە هاوکاری و سڵحە لە بینی ژن و پیاوەکە بزانە هەندێک جاری وا هەیە واللهی کێشە دەکەوتە بینی ژن و بێت لەسەر چێ لەسەر چوونە ماری باوک لەسەر چوونە ماڵە خێزان لەسەر مەسرفکردن لەسەر سەفرە و سیاحە ئافرەت دەبی تەقدیری زروفی پیاوەکەی بکە ئەو ماوەی دڵی بەخەمە ئەو ماوەی داهاتی کەمە دەبی ڕەچاوی بکە هەتا ئەو کاتێ پیاوەکە دێتەوە سەر تایم و وەزەی خۆی ئینجا خوای گەورە فەرمێ وەسوڵح و خەیر کاکە ئاگادار بن سڵحکردن لە نێوان ژن و پیاو شتێکی چاک و خێر و باشە طبعا دوو جار خوای گەورە لێرە سێ جار کەلیمەی سڵحی بەکاری هینایە فلا جناح عليهما أن يصلح بينهما صلحا صلحك بكن لبين يعني كسك نيوانجيل بيت بينيان صلحا بيك يعني ليك نزك نأجنو بياوا والصلح خير صلح كردن بيك هاتني أوجنو بياوا أو باشترا ليك ترازانو ليك جدابونوا كواتا ليرة دا عندك زار دكري أو صلحا جنو بياو لخيان بكن لبينيك اتفاق دكنو کەس نایەتە بینە هەندێک جاری وا دەبی ئەو سڵحە بستە دەرێ کو بستە دەرێ ناو ماڵەکە مەسەرەن ئافرەتەکە بەخۆی دوای ئەوەی قسە لەگە پیاوەکەی دەکە هیچ ئیسفادەی لێ پیاوەکە جوابی ناداتەوە ئێوە ئافرەتە ناچارە عیلاجەکی بکاتن چ بکە لۆیە لەو حاڵتدا دێتن مەسەرەن لۆ نمونە بە خەزوری دەرێ بابی پیاوەکە ئاگەنە بە برایەکی گەورەی دەرێ بەداچی دەرێ يعني دەبی ئەو ئافرەتە زۆر هۆشمەند و عاقڵ بی چ کەسێک کاریگەری لەسەر ئەو پیاوە هەیە زۆر جاری ئافرەت کە مشکلەتی دەبی یەکە و سەردەچی بە بابی خۆی دەرێ خەزوور قسە بە زاوای برێ زۆر لۆ زاوای شکانەوەکی گەورەیە بەڵام ئەو ئافرەتە گەر عاقڵ بی دەستەکن خەزووری دادەنیشی چکە خەزوور بابە باب ئەگە قسەی بە کوڕی برێ کوڕی عاقڵ وا تێدەگە گەورەیە باب ئەگە قسە بە کوڕی برێتن ونیا لۆیە بابەکە دێ نەسیحەتی دەکا یان بە خەسووی برێ یان بە شوو برایەکی برێ وەڵاهی فرانکەسی برات یان فرانکەس لە گەرم مامە ئەو بینی هەز دەکەم قسەم زۆر پێ دەرێ زۆر سوکایەتیم پێ دەکا ئاوا دەکە ئاوا دەکە هەندێک گلەی حەز دەکەم ئەتووەکو بابەکی من هاتیمە گلەی لە کندەکەم بزانە ئەگەر من عیبم هەیە هەتا خۆم چاپ بکەم پێم خۆشە ئەتوو نەسی ئەم پێشم گوتێ بەڵام بەجێ منی نەکردیا بەو شێوازە ئیشەکە حەل دەبی و چارەسەر دەبی خۆ ئەگەر ئەو کێشە ئەو نوشوزی پیاوە چارەسەر نەبوو بە خودی ئافرەتەکە خزم و کەسەکەش هیچیان پێ نەکرا لەو حالەتەدا ئەوەیە کە ئەو ئافرەتە کێشەکەی خۆی ڕەفعەکە لە لای حاکم طبعا حاکم مانجی ئەو پیاوەی دەکاتن وەرە کاکە ئەتوو لەبەر چێ ئەو قسانت بە خێزان گوتیا لۆ مەسرفی ناکەی لۆ سوکنای لە بۆ دابین ناکەی لۆ طبعا حاکم دێتن بە ئیجبار ئەو پیاوە ملکەز دەکا لەوەی مافی ئەو ئافرەتە بەڕێک و پێچی و بە تەواوی بداتن کەواتە لێرە دەبرایانی بە ڕێزە خۆشەویستان بەڕاستی عاقل و حکمت ئەوەیە لە کاتی نوشوزی ژن و پیاو عقل بەکار بێ کلیلەکە بیندرێتەوە بزانی هۆکاری ئەو کێشەیەتیە ئەو جە چارەسەر بکرێ لۆیە خوای گەورە لە قورئانی پیرۆز دەفەرموێ ئەگەر هات هەر ژن و پیاوەک کێشەیان کەتە بینی ئەنیا ئینجا خوای گەورە دەفەرمێ فابعثوا حكما من أهله وإن خفتم شقاق بينهما أي خزم كسكان أي دوست برادركان أجر إيوا ترستان هبو أو جنو بياوا درز بكوت بينيان أو جنو بياوا ليك جدابدو شقاق بينهما شقاق يعني قرفتو تشيشو آريشا بكوت نيوان أو جنو بياوا فابعثوا حكما من أهلها وحكما من أهله بياوك دادور حكم يعني كسش عاقل رشيد تيجيشتو قصزان دوربين كسش آوا بنيرن لو بيني ساكدني أوجلو بياوا وكسش لخزم كسي بياوكا هردو چيا بيكو دابليشن لقريان دابليشن لو تاو توي كدنو تار سري شكايا عند خواي يريد فرمين فإن أرادا إصلاحا فإن يريدا إصلاحا أجا أوجلو بياوا مبستيان بيك هاتم بي قيشنو كن يكتر بي يوفق الله بينهما خواي قول سبحانه وتعالى ديان قيتو يكتر خواي قول موفقيان دكا خواي قول كار آساليا لو دكا كأوانا بلان بشرتك
ئەگەر مەبەستیان چاکە و ئیسلاح و گەیشتنەوەیکن یەکتر بیتن دەپاڕینەوە لە خوای گەورە، خوای گەورە عاقیبەت خێرمان بکە، خوای گەورە بەختەوەری بجێت و ناو هەموو خێزانەکان ئومێدەواری خوای گەورە سوبحانەهو وەتەعالا کو ئێمە بە یەکتر گەیشتەوە و بە یەکتر ئەوها بەلیقای یەکتر گەیشتین، خوای گەورە لە فیردەوس الأعلا لە خزمەت حەزرەتی رەسوول الله صلى الله عليه وسلم کۆمان بکاتەوە. وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد والسلام عليكم ورحمة الله وبركاته.